بە زەمینی هێرش بکەینە سەر ئێران. من بیرمە لە سەروەختی شەڕی 12 ڕۆژەدا جەنابەت وتت قورسە هێرشی زەمینی بکرێتە سەر ئێران و کۆمەڵە شتەیە مساعدی ئێران دەکات. هەر بەڕاستی وایە؟ بەڵێ بەڕاستی وایە هێرشی زەمینی بۆ سەر ئێران ئەمریکا بەتەنیا ناتوانێت بیکە. ئەمریکا و ئیسرائیل بە هەردووکیانەوە ناتوانن هێرشی زەمینی بکەن. جوغرافیای ئێران مساعد نییە، خاکی زۆر گەورەیە، ئەوێ عێراق نییە خاکەکەی. بەلایەنەوە ئەگەر هێرش بەرێتە سەر ئێرانەوە بەلای کەمەوە خۆشی ئەمریکا ینی پێویستی بە 500,000 سەربازەیە، نیو مەلیۆنیوێتن. جگەلەوە خۆی بەتەنیا ناتوانێت ئەگەر هاوپەیمانان لەگەڵ خۆیان نەباتن. ناتۆ ئەنجە هاوپەیمانان وڵاتانی ناتۆ دیارن هاوپەیمانانی شەوانی لەگەڵێ وەکو کۆریا و یابان و ئوسترالیا و کەنەدا ئەم وڵاتانەشە بێ بەشدار بێ بۆی بتوانێتن لە ناوچێت دابەزێ ئەو ناوچەیە کۆنتترۆل بکاتن. لە هەمان کاتە ئەگەر لە ناو خۆی ئێران نەتەقێتەوە هەر پێی ناکرێتن بیگرێتن. بەنسبەتەوەی کە بڵین چەندێ دەرفەتی ئەمریکا کوێ بۆ داخل بوون ئەگەر هاتوو بە زەمینی هێرش بکاتە سەر بۆ ئێران. خۆی تەنها یەک ڕێگا ئەگەر بڵین لە دەریاوە تۆ دابەزی ئەمە جەنگی جیهانی دووەم نییە نۆرماندی بەو شێوازە دابەزی ئێستاکە کاتەکە جیایە. تەنها یەک شوێنەتەوە ویش لە عێراقەوە داخل ببیت. بە عێراقەوە شوێنی کەت نییە. تۆ ئەگەر بتەوێ بڵین مەڵیق هەرمز و خەلیج بپارێزی بەلای کەمەوە تۆ لە عەبادان تەوێت تاکوواگەیتە مەڵیق هەرمز بە بوو شەهر و ئەوانەیە هەمووی ئەو ناوچانە. ئەمەش مەساحەیەکی زۆر زەخمە و جوغرافیایەکی زۆر سەخت و زەحمەتە. ئێرانی شەڕکەرن لە زەویە ئەوانە مەبینە ڕاست لە ئاسمانەوانە وێرانن، بەڵام گرتنی ئەم ناوچانە زۆر سەختە. تۆ مەلیۆنێ سەرباز دەوێتن بۆ ئەگەر ئەمە ئامانجە بتەوێتن بەکاریمێن ناتوانیت.